لە یاساکان تا دەگاتە ساڵی 2007 بەپێی ڕاپرسی ژمارەیەک ڕێکخراو حکوومەت هێرێم پابەند نەبووە بە یاسای پێدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان و ئەو مافی ڕاگەیاندکارانی پێشێل کردووە. کابینە یەک لە دوای یەکەکانی هێرێم لە سایە حکومڕانی یەکێتی و پارتیدا لە هەموو ڕوویەکەوە شکستیان هێناوە. بە جۆرێک ڕێز لەو یاسایانە ناگرن کە خودی نوێنەرانی خۆیان لە پەرلەمان دەنجیان پێداوە. هەر ئەوەش وای کردووە وەزارەتەکانی حکوومەت زانیاریەکانیان لە ڕاگەاندنەکان بشارنەوە. بڕیارێکی پەرلەمانی کوردستانە بە تەکید ئیجراعاتی یاسایی لەوێ لە ساڵی 2013 پەرلەمانی کوردستان یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە فەرمانگەکانی حکوومەت دەرکردووە بەڵام لایەنە پەیوەندیارەکان پابەند نابن پێوەی. یاسای سندیکا و لە یاسای ژمارە 35 حەق دەدەنە ڕۆژنامەنووس دەبێت دەستگاکان زانیاری بدەنێ. ئەم یاسای گرنگە بەگومان یاسای دەستکردنی زانیاری لە ساڵ 2013 دەرچوو بەدەخەوە هەموو یاسایەک لە تەطبیقکردنی زیندوێتی بە دەردەکەوێت. بن یاسای ژمارە 35 ئێستا بە هەزاران کەسی هەیە. ئەم یاسایی کە بە دەستکردنانی زانیاری دەرچوو بەڕای من کەمکردیەکان لەوەدا بوو یەک دەبای هەماهەنگێکی باش بکرێت لەگەڵ حکوومەت دەبە ئەمەگەدا کاری بکە لە ژنەکان دروست بکە دەدانی زانیاری پێشێلکردنی یاسایە. بەپێی ڕاپرسیە کە لەلایەن چەند ڕێکخراوێکەوە لەسەر مافی دەستکەوتنی زانیاری ئەنجام درراوە تەنیا لە سەدا 9.6 بەشداربووان بە بەڵێ دەنجیان داوە. نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش دەڵێت پێنەدانی زانیاری بە ڕۆژنامەنووسان پێشێلکردنی یاسایە لە هەرێمی کوردستان. ئەنجومەنی وەزیران و کولانی پەیوەندیدار پێویست بۆ ڕێنمایی بێدەربکە هاوڕێ لەگەڵ دەستەی مافەکانی مرۆڤ لەناو دەخە کۆتاییەکانی یاساکە هاتەوە بەڵام ئەوان بە مەرکاڵ نەسان و تا خزمەتەکەن بە دۆخی ئەو ناشەفافێت و شاراوەیە کە تەواوی هاوڵاتیانیش مافی دەستکەوتی زانیاریان هەبوو دەستیان نەکەوت. جاوێ ڕای زانیاری بۆ ڕۆژنامەنووس کە تینووی ئەو زانیاریان هەیە ئێستا درێژە دەین بەداخەوە بە شاردنەوەی زانیاری و دەستکەوتنی زانیاری بۆ هەندێک جیاوازی هەیە بۆ هەندێک لە دەستگاکانی دیکە ئەوانە هەمووی دۆخێک بوو پێچەوانەی یاساکەیەوە تا یاساشکێنێکی گەورە دروست بوو. لە هەرێمی کوردستان هەمیشە مافی ڕۆژنامەنووسان لە پێدانی زانیاری پێشێل کراوە و بەشێک لە وەزارەت و دەستە و دام و دەستگاکانی حکوومەتیش بە بیانی و جیاجیا هیچ زانیاریێکیان بە ڕۆژنامەنووسان نەداوە. ئەمە لە کاتێکدایە ماوەی 5 ساڵە یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتەوە جێبەجێ نەکراوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.